تەیموور تاخانەی ئەنفال دیارە ئەمەیە ناونیشانێکێک لە فیلمەکانە کەوا بڕیارە لە داهاتوودا بێتە فیلمێکی جیهانی و لە سینەماکانی جیهاندا نمایش بکرێت. دیارە چیرۆکی ئەم فیلمە چیرۆکێکی حەقیقی و ڕاستیە کە لە ئەنفالدا دەزانین کە زۆرێک لەو کەسانەی کە ئەم چیرۆکیان بەسەر هاتووە خۆت ئەنفال کراون زۆرینەیان چیرۆکێکی زۆر تراژیدیان هەیە. تەیموورێکێکە لەو کەسانەی کە توانراوە چیرۆکەکەی بکرێتە فیلم لەسەرم بابەتە و چۆنێتی هەوڵدان بۆ دروستکردنی فیلمێکی لەم جۆرە و ئەو بربەستانی کە دێتە پێش بۆ دروستکردنی فیلمێک کە چیرۆکەکەی حەقیقی بێت دەکرێت چی بێت لەگەڵ ئالان هەمووان پرۆدیوسەری فیلمی سینەمایی گفتوگۆ دەکەم. کاگالان بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. کاگالان پێم خۆشە سەرەتا بزانم بۆچی ئەم چیرۆکە هەڵبژارد، بۆچی بە دیاریکراوی تەیموورت هەڵبژارد کە قسەکەی یاخود چیرۆک و ستۆریەکەی بکەیتە فیلمێک بکرێتە فیلمێک. بەڵێ دیارە زۆر جار ئەو باس و خواسە ئەکرێ بڵێن ساڵەهای ساڵە باستەوە کرێکە بۆچی ئەوە سینەماکارمان هەیە کەچی ناتوانن قەزیە ئەنفال بگەێنە ئاستێک یان هیچ نەبێ لەو قەزیە گەورە تاکە فیلمێ دروست بکرێت لەبەرەوەی پێم وایە قەزیە ئەنفال قەزیەکی نەتەوەییە جگە لە باشوور جگە لە قەزیەکی نەتەوەییە. ئەمجارە مەسلەی تەیموور بە تایبەت تەیموور تاکە مناڵی ڕزگار بووی گۆڕە بە کۆمەڵەکانە. یەکەم لە ڕووی ئەوە کۆی کە مناوە، دووەم کۆی کە ئەنفالە، سێمە کۆی کە لە مێژووە یان ئەگەر بیبێ نەجارەباری سیاسییان نەتەوایەتی پێم وایە قەزیەکە بۆایە زووتر دەسەڵات یان کاربەدەستان کاریان بەوە بکردایە هەوڵێکی زۆریان بدایە. هەروەکو نمونە زۆر جار باستەوە کراوە هەڵۆکۆستا ئێستا پێم وایە بەعادەت 170 یان 172 فیچە فیلمی درێژیان لەسەر هۆلۆکۆست دروست کردووە. ئیسرائیل خۆی ئاطرافەی کردووەڵێ ئێمە لە ڕێگای فیلمەکانمان توانیمانە ئەو ئێبهینە دروست بکەین ئەوەی دروست بکەین کە بتوانین هۆلۆکۆستیان قەزەی جوڵەکە بە دنیا بناسیین. جگەلەوەی داهاتێکی یەکجار زۆری هەبووە بۆ مەسلەی سینەما جا بۆیە ئەگەر هاتەوە لەسەر قەزیەکی وا زیرەکانە توانیانە کاری نەتەوایەتی سیاسی هەموو شتێکی خۆیان بێکن لە ڕووی فیلمەوە. قەزیی ئەنفالیش بێگومان یەکێکە لە کارەساتە جێنۆسایدەکان تا ڕادەیەکی کەم نەک زۆریش ناسراوە بەوەی کە جێنۆسایدە لە دەرەوە ئاگادارن، بەڵام بەداخەوە ئاوات لە دوای نزیگەی 35 ساڵ تازە ئەکرێ یەکەم فیلم دروست بکرێت لەسەری. باشە گرفتی ئەمە چییە کە ئەمە زۆر جار هەوڵاتیان باسی دەکەن، بینەرانی فیلم و سینەما باسی دەکەن، هونەردۆستان و هونەرمەندان و ئاکتەرانی کورد باس لەوە دەکەن کە ئێمە ئەو هەموو چیرۆکە تراژیدیایمان هەیە، کورد ئەو هەموو چیرۆکەی بەسەر هاتووە، ئەو هەموو تراژیدیای بەسەر هاتووە بە پێی قۆناغە جیاوازەکانی حکومڕانی کە بەسەر کووردا هاتووە. بۆچی هەوڵ نادرێت کە ئەم چیرۆکانە بکرێتە فیلم بناسرێنێت بە وڵاتانی دیکە لە سینەما جیهانیەکاندا نمایش بێت؟ گرفتەکە بە دیاریکراوی خۆی لە چیا بینێت؟ ڕێک گرفتەکە چییە؟ بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتەکان سینەما کەلتورە، ئەوە شتێکی ئاشکرایە. سینەما کەلتورە بە حکمیەوەی مناڵەکانیان ڕۆژانی ویکەن بۆ نمونە بنە سەر سینەما و دۆجا مناڵەکان هەرزەکاری و دوایەوەیتر ئۆتۆماتیکی وەکو دایکی باوکیان سینەما بێتە کەلتور، لێەوە بێتە داهاتەوە بێتە کارێکی نەتەوەیی سیاسی هەموو پێشکەوتن بە مانای کەلیمە. لێرە بمانەوێت نەمانەوێت دەسەڵات بەگەرەکو بۆ هەر بەرژەوەندی لە بەرژەوەندەکان بێت نەیتوانیوە کارێکی وا بکات سینەما بکرێتە کەلتور. ئەگەر سینەما بکرێتە کەلتور واتە نازانم شارستانیەت پێشەکەوێت ئێتە کارێکی گەورەی شارستانیەت. ئەمە یەک. دووەم باشتر وایە نازانم پرسیارێکی زۆر گەورە هەیە کە ئەو خەڵکە حەقی خۆیانە بیکەن. ئێمە مەبەستن باشوورە ئەو پەڕی تقریبن 15-20 کەسێکی ئەکرێ بڵێن ماستەر و دکتۆرامانەیە لە سینەما هەرێکی لە بوارێکیشە. پرسیارێکی گەورەوەی ئایا ئێمە بۆچی یەک ناگرین بۆی فیلمێکی سینەمای دروستکەین؟ ئەوە پرسیارە خۆی ئەوەی کە بۆچی یەک ناگرین بۆچی نابێ نازانم. دیسان بەداخەوە نازانم لەوەی کە چۆن بڵێ بۆتە کەلتور لە سیاست و لە شتەکانی تراکە کورد وەکو بەداخەوە بە کورتی لەم بەرنامە بنێ باسی لە هەندێک خاڵە سەرەکیەکان بکەم وەکو چۆن بۆتە کەلتور کابێ یەک نەگرن لە هەموو بوارێکە لە سینەماکە شاگینا دیارە من بۆیە خۆمەم پرسیارەکەم
هەوڵێکی زۆرم داوا لەگەڵ هاوڕێکانمە لەگەڵ چەند کەسێکیانە قەزەی تەیمور ئەگەر بکرێ چەنە باسەکە تۆزیە بگۆڕینیانە و پرسیارم لێ بکەی ئایا بۆچی چۆن گەیشتۆتە چی قۆناغیان چیمان کرد دوایەوەی قەزەی تەیمور یان با بڵێن نەک تەیمور شخصی خۆی چیرۆکی تەیمور کاتی هەنگاوی یەکەمی نابۆی بکرێتە فیلمێکی سینەمایی بۆ خۆم پەیوەندیم بە هاوڕێکانمەوە کرد چەند کەسێک بۆی خەریکی ئەمە بین بەڵامی تر دیار بۆ ئەوان ئامادەن بەڵێ سەبارەت بەوەی جنابەت ماستەرت هەیە لە پرۆدیوسەریدا چۆن توانیوتە ئەم ماستەرە بەدەستبێنی لە چ وڵاتێک بەدەستی هێنا و لەم فیلمەدا چۆن توانیوتە سوودی لێوەربگریت بەڵێ سوپاس سەرەتا دەربارەی ئەوەی کە لەکوێ ماستەرەکە دیارە من لە بەریتانیا ژێندەمێکە ماستەرەکەم زیاد بە وەکو تایتەڵ فیلم پرۆدیوسینگ بیزنس مانجمنت با بڵێن بەرهەمێنانی فیلم 2008 بۆ 2010 ماستەرەکەم تەواو کرد ئیتر دوایەوە هاتمەوە کوردستان بە حساب لە وەزارەتی ڕۆشنبیریدا مەزرێم و لە بوارەکە و دووم تقریبان 3 ساڵ لێرە بووم بەڵامی تر سەری نەگرد و گەڕامەوە ئەمە یەک دووەم دەربارەی فیلمەکەی تەیمور کە چۆن وەرگیرا چی بوو تەنها وەکو ئەکرێ بڵێن جارێ لە قۆناغێکی سەرەتایین لەبەرەوەی کۆمپانیایەکی گەورە هەیە لە لەندەن یان ئەکرێ بڵێن لە دنیا بەناوبانگە بە ناوی ڕایندانس بۆ خۆی سکولیەکە با بڵێن مەدرسەیەکە بۆ فیلمسازی زۆر بەناوبانگە ساڵی 92 مەزرا و 92 مەزرا لە تۆرۆنتۆ دوبەی لە ئیتر زۆربەی وڵاتان لە پاریس و لەندەن بنکەی سەرەکی لە لەندەنە ئەو فیلم پیچین ئەوایتر پرۆگرامێکیان هەیە ساڵانە جارە دوو جارەکرێ بریتە لەوەی کە کۆمەڵی چیرۆک هەر کەس لە وڵاتانی دنیا لە شاری لەندەنا کۆ بنەوە بۆ نمونە ئیتر چیرۆکەکانیان تەقدیمەکەن بۆی بزانم چیرۆکانە ئەکرێتە سینەمایان کاتێکی دیاریکراوتە دەنێ بێ بە زووترین کات باس لەو چیرۆکە بکەی دۆجا لژنەیەکی پسپۆر دانیشتون لە بوارەکە چیرۆکی تەیمور یانەوەی کە من بەشداریم کرد لە مانگی نۆ تقریبان 4-5 مانگی پێش ئێستا دیارە زیاد نزیگەی 140 کەس لە دنیا بەشداریمان کرد و کاتی کۆرۆناڤایرۆس بوو کۆرۆناڤایرۆس هیچ کاریگەریەکی لەسەر ئەوە نەبوو ئێوە ئیشوکارەکانتان پامەکانتان چۆن بگەێنە لیژنە بەڵێ زۆر بوو لەبەرەوەی کاریگەری بە شێوەیەکی گشتی کۆرۆناڤایرۆس تاسیری لە هۆلیوود کردووە لە هەموو شوێنە لەبەرەوەی هەموو شتێک کۆستاوە ئەوە پێشەکی هەرە ئەو ڕایندەنس ئیتکە فیلم فستیڤالیشیانەیە بەناوبانگن بۆ خۆیان هەموو ساڵێ لە لەندەنی پایتەختایکان بۆ نمونە ئەمجارە لە شتەکە زیاتر گەورەتر و چەند ڕۆژیە خایانێ بەڵام ناچار بوون بۆی پەکی نەخن لە بەرنامەی زوم بکرێ ئیترەکە بەرنمەیەکی هینە عالەمیە لە ئۆنلاین و ڕاستەوخۆ ئیتر لە زوونە بەشداریمان کردوایەوە نزیگەی 140 کەسێک کە چیرۆکی جۆرا و جۆران پێبوو لە هەموو دنیا خۆشبەختانە سەرەتا 4 چیرۆک وەرگیرا یەکێ لەو چیرۆکانە تەیمور بوو لە دوای چوارەکەش ماوەیەکیان داینە چارێکی 20 دقە دۆجا بڕیاردرا لەوەی کە چیرۆکی تەیموری یەکەم چیرۆک دەربچێ لەوەی کە بکرێت بە فیلمێکی سینەمایی لەبەرەوەی تر شایانی ئەوەیە کە مۆزوعێکی ئاوا گەورە ئیترەوان تەبەن عەلاقەیان نییە لەوەی کە ئەمە چیرۆکە کوردیە یان کوردی نییە یان هەرکوێ بێ بەهەرحاڵ چیرۆکە هەڵبژێرا دوایەوەی تر بانیێشمیان کرد لەبەرەوەی وەکو بانیێش دیسان و بانیێشم دیسان لە ئۆنلاین بوو 4 تا 5 دانیشتنمان کرد هەر دانیشتنیەک و نزیگەی سەعات 2 سەعات دانیشتن مەبەستم لە ئۆنلاین باسکردن لەسەری چۆنێتی ئیشکردن لەو کارە ئیتر دوایەوە خۆشبەختانە پەیوەندیم کردە ڕاستەوخۆ بە کاکە عارف قوربانی لەبەرەوەی من لەسەر ئەساسی کتێبەکەی تەیمور کە ئەو نووسیوێتی ئەمە یەک دووەم قەزیەی تەیمور بۆ خۆی ئەکرێ بڵێن قەزیەیەکی عالەمیە لەبەرەوەی سێرچێکی زۆرترم کردبوو پێشتر 2 ساڵە من خەریکەم قەزیەم باشە قەزیەکە عالەمیە بەڵام دەتوانرێت ببێتە فیلمێکی عالەمی و جیهانیش ئەو هۆڵانی کە تایسە نراون بۆ دروستکردنی فیلمێکی لەو جۆرە بەرەمهێنانی چی دەڵێن هەنگاوەکان چی دەڵێن بۆ دروستکردنی فیلمێکی لەم جۆرە بەڵێ سەرەتا ئەگەر بکرێت تۆزێک پێناسەکە بگەمە بزانام گەیشتۆتە چی ئاستەیە ئاستەکەەوە بوو لە بە شێوەیەکی گشتی هەتا فیلمەکانی هۆلیوودیش ئەگەر لە یەمەن لیبیا عێراق ئێرانەم شوێنانە لەبەرەوەی خەتەرن بۆ شوتین بۆ بڵێن تەسویرکردن عادەتەن ئەچنە وڵاتی مەغرب لەبەرەوەی وڵاتی مەغرب لۆکەیشنەکەی وەکو لۆکەیشنی عێراق و ئەم ناوەیە
بۆیە بڕیارە لەوێ شوتینەکە بکەین جاری بڕیارێکی 100% نییە مەبەستم هەموو شتەکان ئێستا وەستاوە بۆنێ کۆرۆناڤایرۆسەوە هەرکە وەزعەکە ئارام بۆ احتیمالی زۆر هەیە بچینە مەغروب بۆ دوو مەبەست یەکەم لۆکەیشنەکەی لەم لۆکەیشنی عێراق و کوردستان و عارعار و قوم و ئەواناچێ دووەم ئەی بۆچی لەناو عێراقا ناکرێت ئاخێر ئەوەکو باسم کرد لەبەرەوەی ترسناکە ئەوان ناوێرن کرویەکی بەریتانی کرویەکی ئەمریکی ئیتالی ناوێرێ بێت بەڵام زیندێتی نایە بە کارێک ئەگەر بمانەوێت کارێک هەمیشە بۆنمونە لە وڵاتانی دیکەش لە هۆلیوودیش کە بیانێ فیلمێ بەرهەم بێنن ئەگەر هەنگاوێک لە فیلمەکە یاخود چەند ستێپێکی پێناسە لە وڵاتێکی عەرەبی یا وڵاتێکی جیهان بکە لەو شوێنەیە شۆتین و تەسویرەکە ئەنجامەدرێت بەڵێ بەڵێ ئەگەر بۆی کە بڵێم ناکرێ هەر خۆی سەرێک بۆ هاتومەتەوە بۆ کوردستان تقریبن بۆی فیلم پرۆدەکشنێکی باش بدۆزمەوە وەکو کۆپرۆدەکشن لەبەرەوەی لێرە پێم وایە لە کوردستانە ئێتر بە حکمیەوەی کۆمەڵی لۆکەیشن هەیە دۆجا لە بەرنامەی درێژترە ئەگەرەکو هەنگاوێکی باشتری ناواز بکرێ گینا شتێک لە فیلمەکە هەر لە کوردستانە کرێ هیچ نەبێ لەبەر جلوبەرگ و لەبەر کەسەکان و لەبەر هەندێک لۆکەیشنی هەتاوە لە چوارچێوەی کوردستانە نەک عێراق نزیکترە ئەمە یەک دووەم خاڵی سەرەکی کە ئەوان ئەڕۆنە مەغرب وەکو باسم کرد بۆ دوو مەبەستەیەکی لە مەبەستەکان لە هەموو دنیا و وڵاتانی کە سینەمایە سینەما بزنسە ئەوە پێشەکی جابۆیە وڵاتی مەغرب هەر دەمێکە وەکو سیستەمێک بڕیاری یاوەگەر هات و هەر فیلمێکی سینەمایی لە هەرکوێ دنیا بێ بکرێ لە وڵاتی مەغربەوان 20% فەندێدەن لەبەر ئەو فەندە 20% زۆرە زۆربەی وڵاتان هەمە ڕۆنەوە بۆی 20% فەندەکە وەرگن دووەمیش بۆەوەی کە وەکو باسم کرد لۆکەیشنەکەی لەوێ وەکو کوردەڵێ بە پەردێ دوو چۆلەکە بکوژێ ئەمەش ئەوە ناگەینێ کە هەموو فیلمەکە لەوە شوتین بکرێ بەڵامی تر ئەوە کاتێکی بۆ بزانم لۆکەیشن مەنەجەر هەتاوەکو شتەکە سێتە بکە باش ئێمە دەزانین کە فیلمی باشمان هەیە هەوڵدانی باشمان هەیە لەلایەن مخرج و نووسەرانی کوردەوە کە ویستویان هۆڵیان داوە کە فیلمەکان گەر چیرۆکێکی کوردیش نەبن چیرۆکی ئەنفال و تا دوایی ئەم بابەتانە نەبن بەڵام هەوڵ دراوە کە وەکو کورد بەشداری لە سینەما جیهانیەکان بکات فیلمە کوردیەکان بەڵام ئەو بابەتی کە باسی لەوە دەکرێت هەمیشە لە کاتی وەرگرتنی خەڵاتە جیهانیەکاندا فیلمێکی کوردی بەدی ناکرێت هۆکاری ئمە بۆچی دەگەڕێتەوە دەکرێت کە تاقانی ئەنفال یاخود ڕزگار بووی تاقانی ئەنفال تەیمور بتوانێت یەکێک بێت لەو فیلمانەی کە منافز بێت بۆ بەدەستهێنانی خەڵاتە جیهانیەکان بەڵێ لەبەرەوەی باوەکو بیرهێنانەوەیەک من پرۆدیوسینم خوێندووە بوارەکانی سینەما زۆرن کاری پرۆدیوسەر ئەکرێ بڵێ وەکو تعریفێکی ئینگلیزیە from A to Z واتە لە ئەوە هەتا زێت لە سەرەتاوە تا کۆتایی کاری پرۆدیوسینە بێ ئیتر بە تەواوی خەریکی بەرهەمەکە بێ ئەوە سەرەتا دووەم باز بیرم نەچێ من دایمە و تومان لە شوێنێکی ئەوە کە پارە خەرج ناکرێت بۆ فیلم بەتابەت ئەماوەی کە چەند فیلمێکی جوانم بینی لایەن کۆمەڵێ گەنجەوە سەری هەڵدا بوو بۆ چەند ڕۆژێ پێش ئێستا بۆ ئەیتر ئەمانە کارێکی هەتا ئەو پەڕی زۆر جوان و شایانی وەیە کە باس لەوە بکرێت کە لەم وڵاتە ئەکرێ بڵین داخراوە لە بواری سینەما کۆمەڵێکە سەنەتوانن فیلم دروستکەن و تا ڕادێ لە پارەی خۆشیان کە لەو دنیای دەرەوە نابێ ئەمە کارێکە جێگای ڕێزە ئەبێ باز بکرێوەکە ئەوانە ئەمە یەک دووەم دەربارەی فیلمەکەی تەیمور تاکە هەنگاوە کە دڵخۆشکەرە کە پێم وایە ئیشەکە کرێ ئێمە جارێ لە قۆناغی سەرەتاین وەکەوەی وەرگیراوە و وەکەوەی کە ئیتر بڕیار درراوە ئێستا خەریکی فەندەکەین و لێکدانەوەی باجێت سکاچل با بڵێن پارەکە چۆنەتی پارەکە وەرگرتنەکە تەخمینکردنی هەروەها بۆ بەرنامەداڕێژ سکاچل هەتاوەکو بزان لەکوێ بێ چۆنە بێ لەو قۆناغین بەڵام بۆەوەی کە ئایا ئاستێک یان نا هەتا ئێستا ئەو قسەیە کراوە بەڕێی نەک بەڕێی من کارێکەیە کارێکی پرۆفشنالی سینەمایە ئەویشەوەیە هەر فیلمێ گەیشتە بۆکس ئۆفیس پێم وایە ئەو کاتە بێ بکرێن پێی بڵێن فیلمی سینەمایی چونکم تۆ ئەو کاتێک کە کۆمەڵی پرۆدیوسەریان کۆمەڵی کەسی پسپۆر فیلمێک هەڵە سەنگێنن ئێتر ئەو کاتە زانن کە ئەم فیلمە شایانی ئەوەیە بگاتە سینەمایانە باشە باست لەلایەنی دارایی کرد هاوکاری کرد هاوکاریەکان لە کوردستانە چۆنە بینن ئێوە وەکو بەرهەمهێنەر و ئەو ستافی کە لە فیلمی تیمورە بەشدار دەبن چۆن توانراوە
هاوکاریتان بکرێت لە کوردستانە لایەنە پەیوەندیدارەکانەوە هیچ گرفتێکتان تا ئێستا بۆ هاتۆتە پێشە بێگومان دەبێت ئامادەکاری بۆ بکرێت بەرهەمێنانی فیلمێک و بە تایبەتیش لایەنی مادی و دارایی یەکێکە لە خاڵە گرنگەکان. زۆر ڕاستە ئەوە یەک دووەمیش لە کاری سینەمایی گەورە و کەسانەی کە تەنانەت ئەگەر ماستەر دکتۆرا هەرچیان بێ لە بوارێکی سینەما ئەوان ناتوانن کەسێک کە ڕفرەنسی تاز بۆ نمونە من یەکەم فیلمی درێژم یەکەمە ئەمە ڕفرەنسێکی وام نییە تاوەکو بە ئاسانی بتوانن بەڵام خۆشبەختانە لە بەرەوەی چیرۆکە باشتر و بەقوترە بۆیە وەرەگیری ئەمە یەک دووەم ئەوە نەبیرم لەوە نەکردوەوە کە وەزعی کوردستان و کوردستان ئەزانم بەگشتی ئەو نەبیرم نەکردوتە داوای فەند لێرە بکەمیان فیلمەکە لێرە بە وەکو پارە فەندەکە وەرگرم. بەڵام شتێکی ئاسایی نییە کە لە کاتی بەرهەمێنانی فیلمێکە هاوکاری ئەو فیلمە بکرا هاوکاری ئەو ستاف و ئەو بەرهەمێکی لەم جۆرە ئەکرێ بڵێ واجبە لەبەرەوەی ئەمە کارێکی نەتەوایەتی بێ دووەم ئەگەر هات و هەتاگەر کۆپرۆدەکشنێ تەنانەت بزنسمانی وەکو شخصێک یان کۆمپانیایە یان ئەگەر هات و وەزارەتی ڕۆشنبیری بۆ نمونونەکە خەڵک ڕۆکاتەوە ئەگەر هاتووەم ئەم بۆ نموناڵێم ئەگەر هاتووەمە بریتی بێ لە 40 ملیۆن پاوند بۆ نمونە بەرهەم بێنرێت کۆپرۆدەکشنێک بکرێت کۆپرۆدەکشنەکەش حەقی خۆیەتی ئەگەر هاتوو بۆ نمونە 100 ملیۆن بگرێتەوە 50 ملیۆن بگرێتەوە لە بۆکس ئۆفیس بێگومان وکو کۆپرۆدەکشن لە ڕوومادیەکەشەوە ئەڵێن جگەل لە مەسەلە نەتەوایەتی و سیاسیەکە هەرەکرێ بەڵام کێشەکە لەوەیە دیسان ئەو گلەیە یان ئەو قسە و باسە هی من نییە هی هەموو هونەردۆستێکە ئەدەب دۆستێکە خەمخۆرێکە نازانم دەسەڵاتی کوردی بەتابەت لەم کاتە لە ڕووی سینەما و ڕووی لێ بکەی لەوە ناچێت ئەوەنەکە بفەرمێ بڵێ فەرمە ئەوە یارمەتی بۆ مەسەلەی دروستکردنی فیلمێکی سینەمایی بۆیە من بیرم کردوێتەوە لەوەی کە ڕووبکەمە بەغا احتیمال هەیە شتێکی لەو بابەتەمان کردو ئەگەر بکرێت بتوانن ئەوان وەکو کۆپرۆدەکشن لە هەندێک جێگا و شوێنەوە بەرنامەماندانەوە سەردانێکیان بکەم. باشە من دەمەوێت بزانم کە ئاستی ئەکتەرانی کورد بەگشتی چۆنە بینرێت هیچ گرفتێک بۆ دروست ناکات لە کاتی بەرهەمێنانی فیلمێکە و دواتریش دێمە سەر ئەوەی کە هەنگاوی داهاتوتان چی دەبێت؟ بەڵێ سپاس سەرەتا بۆ مەسەلەی ئەوەی کە ئایا ئەکتەری کورد دەوریتیا بینێ یان دەوریتیان نابینێ جارە نەگەیشتنەتە ئەو قۆناغا ئەسڵ من خەریکی کارێکم جارە دیسان نەگەیشتنەتە ئەو قۆناغا ئەگەر بکرێ ئەم فیلمە بە زمانی ئینگلیزی بکرێ بەڵامیتر چیرۆکەوە بۆ خۆی کووردە لۆکیشن و هەموو باسەکە بۆچی پێتان باشە کە بە زمانی کوردی بکرێت ئەو چێژ و متعایی هەیە کە ئەکتەرێکی کورد ئەو بەڵێ بە زمانی ئینگلیزی ئەو چێژ و متعایی هەیە کە ئەکتەرێکی کورد دەیگێڕێت کە خۆی لە ناو وەزعەکەیە خۆی ستۆریەکان دەهێنێتە نێو خەیاڵی و دێنێتە بەرچاوی ئەتوانێ و ئەدا ئەبکە کە بەسەر وڵاتەکەیە هاتووە یان وڵاتێک یاخۆت ئەکتەرێکی ئەمریکی یاخۆت ئینگلیزی دەتوانێت حەقبا بە ستۆریەکە ڕاستەکەی ئەمە لە بواری بابڵێ ناوەڕۆکازانم باستە چیەکەی بەڵام کێشەکەی ئەمە ئەکرێ بە شتێکی بچوو وڵامی هەموو پرسیارەکان بەمەوەکەی تر پرسیارێکی گەورەیە ئەویشەوەیە دایمە ئێمە بیر لە لۆکاڵیەکەینەوە بۆ نمونە چیرۆکێکی کوردی خۆماڵی ئێتر ئەم جارە هەندێک جارەیە ئێتر هەموو شتەکان دایلۆکان کوردی بێ کە گەورەترین کێشەی سینەمایی ئێمە ئەوەیە هەتا ئێستا یەک هەنگاو نەندراوە بۆ ئەنتەرنەشناڵ هەموو کێشەی ئێمە بەتایبەت مەسەلەی ئەنفال جارە ئێمە کەس نازانێت ئەوەی ڕاستی بێ هەموو زۆربێ و برادرانی جگە لە سینەما کە لە دەرەوەژین زۆر جار کە دانشی باستە قەزیەی کوردەکەی 40 ملیۆن کورد زۆر جار لە ئەوروپایان لە ئەمریکا ئوسترالیا هەرکوێ بێ ئەڵێن کورد کێیە جارێ هە کەس نازانێت ئەسڵ کورد کێیە بۆی ئەگەر هاتوو چیرۆکی تەیموریان ئەکرێ بڵێن چیرۆکی ئەنفال بکرێت لە دەرەوە بە زمانی ئینگلیزی خاڵی سەرەکی تەنها ئەوەیە مەسەلە بزنسەکە نییە ئەوەیە کە تۆ چۆن بتوانی بە زمانی ئینگلیزی مانەوە زمانێکی ستانداردی جیهانیە ئەوەیە کە خەڵکەکە دنیاکە ئەزانن کە ئەمە چیرۆکێکی کوردیە ئەو کارەساتێکی کوردیە جێنۆسایدە بەڵام بە زمانی ئینگلیزی کاتێڵین زمانی ئینگلیزی بۆ نمونە ئەگەر هاتوو بۆ نمونە 40 ملیۆن پیا بکەین 30 ملیۆن بدرێتە کەسێکی بەناوبانگی هۆلیوودی بۆ نمونە بدرێتە تۆم کرۆس ئێتر کەوتیان تۆم کرۆس فیلمێک ئەکات وەکو بزنس ئێتر ئەو کاتە ملیۆنەها کەس بە پێشەوەی فیلمەکە بچێتە سەر سکرین سینەما ئەو خەڵکە تکتەکە ئەکڕێ کاتێ ئەو قۆناغەندرا ئەو کاتە خەڵک ئەڕاتە سەر سینەما جارێ بۆ تۆم کرۆس ئەڕۆن بۆ نمونە بۆیە بۆ ئەومان کردە نمونە ئێتر لەو کاتە خەڵکەکە کە ملیۆنەها کەس زیاتر ئەڕۆن بۆ بەرهەمێکی تازەی تۆم کرۆس ئەو کاتە ئەزانن دنیای کوردی و ئەنفالەکە چییە ئەوە نە قەزیەی کوردی و ئەنفال بەداخەوە ئەوە نەبچووکە ئەو مەبەستی سەرەکیەکە مەبیکەمە کاگالان ماندوو نەبن هیوای کارێکی باش هیوادارین ئەو ئامانجەی کارداتان و ئێمە چاوەڕێتان لێ دەکەین پێی بگەن و ئامانجی خۆتان پێکن سپاس بۆ ئالان هەمووان پرۆدیوسەری فیلمی سینەمایی